لێخران و گیرانی مەئمون بەگ. لە ماوەی دە ڕۆژدا سوڵتان حسێن بەگ و محەممەد بەگ پێکەوە هاتن، بەندە پێشوازیم لێکردن. لە پێنج مەیدانەکەدا کە قەڵای گوڵعانبەری تێدا دروست کراوە بارگیان خەز، بە تەمای ئەوە بووین بەیانی ڕۆژی داهاتوو لە زنجیرەی چەقانەوە هەڵکشێن و دەربەندی بەگباسان ببڕین و پەلاماری ناوچەی مەریوانی زۆرا بدەین. بەیانی هەمان ڕۆژ هێزەکانی خۆمم نار بۆ جێگەی ناوبراو، خۆم چوون بۆ ئەوەی سوڵتان حسێن بەگ ئاگادار بکەم لەوەی کردومە. لەگەڵ هەندێک لە پیاوەکانمدا گەیشتمە خێوەتەکەی ئەو، لە ئەسپەکەم دابەزیم، چوومە ناو خێوەتەکەی و لە تەنیشتیەوە دانیشتم. سوڵتان حسێن بەگ دەست بەجێ فەرمانێکی ڕەسمی دەرێنا. ناوەڕۆکەکەی ئەمە بوو: ویلایەتی شارەزور بە محەممەد بەگ دراوە و فەرمانی گرتنی تۆش دەرچووە. منیش وتم فەرمانی سوڵتانە، بەڵام چەند کەسێ بنێرن بۆ قەڵا کە سوکار و کەلوپەلەکانم دەرباز بکەن. ئێوە خۆتان کاروباری قەڵاکە باشترە زانن. محەممەد بەگ قسەکانی منی وەرنەگرت، دەست بەجێ لەگەڵ هەندێک لە پیاوەکانی خۆیدا ڕویان کردە قەڵاکە. بێگەبەگ کوڕی مەئمون بەگ 950-957. مەئمون بەگ دەربارەی سەردەمی باوکی نووسیوێتی: لە کاتێکدا ئەم بەندەیە مەئمونی کوڕی بێگەبەجی عادلانی ڕۆژانی تەشریفهێنانی شاهنشاهی جیهان مورادخانی سێهەم بۆ سەرتەختی سەڵتەنەت، ئەم بەندە سووکە هەلی لستنەوەی دەواازەی بەرزی بە دەرفەت زانی خۆی پێ بەناسیم بدا و بڵێ باوکی خوالێ خۆش بووم. بێگەبەگ لە کاتی پێشوودا حاکمی شارە زور بوو. لە ڕۆژانی فەتحی بەغدادا بەهێزی شکێنەری سولەیمانی و مەهاباتی پاڵەوانانەی سوڵتانی ساڵی 940 هیجری دڵسۆزی و بەندایەتی خۆی بۆ سوڵتان دەربڕی. اینجا کار گەیشتە ئەوەی ئەم بەندەیە لە ئەنجامی دووزمانی غازیخانی باغیدا خرایە زیندانی بەغدادەوە. هەروەها ئەم وتارە ئەو بەڵایانەی بەسەر ئەڵقاز میرزا هات ئەگێڕێتەوە. قزڵباش لە شارە زور. ڕێچەڵەکی بەندە بێگەبەگ ئەگەڕێتەوە بۆ ئەبوو عوبەیدەی جەڕاح لە عەشەرەی موشێرە و ئەمیری مومینان عەباس، یەکێ لە باپیرە مەزنەکانی بە ناوی عادل. لە سەرەتای ڕۆژانی کوشتاری جەنگی زۆردارەکاندا والی شارە زور بووە. نەوەکانی گوێڕایەڵی فەرمانی پاشاکانی هەردوو عێراق بوون تا قەزا و قەدەری ئیلاهی ئیسماعیلی کوڕی حەیدەری هێنا، کە ئیسماعیل زانی بێگەبەگ ئامادە نیە گوێڕایەڵی دەسەڵاتی بێ و گوێ بە فەرمانەکانی نادا. یەکێ لە سەرکردەکانی چایان سوڵتانی ڕاستپار کە 12 میر بەرفەرمانی بوون و پیان ئەوتن سوڵتان و سەرکردایەتی هێزی زۆریانە کرد بچێ بۆ داگیرکردنی وڵاتی بێگەبەگ. کە ئەم هێزانە گەیشتنە خاکی شارە زور، ئاوایەکانی ناو دەشتەکەیان وێران و کاول کرد و سێ لە قەڵاکانیان کرد بە کەلاوە، بەڵام قەڵایەکی قایمیان پێ نەگیرا کە بە شاخێکی سەختەوە بوو. ماوەی ساڵێک گەمارویاندا تالی ناومێد بوون و بەجیان هێشت. شەڕی ڕوبەڕوو لە نێوان هەردوولا نەئەقەوما. جگە لەو شاڵاوانەی دوژمنان بەردەوام لە هەموو لایەکەوە ئەیهێنە سەرناوچەکە. بەیعەت بە عوسمانی. زۆری پێنەچوو ناوچەی شارە زور بە عینایەتی مەلیشی مەنان کەوتە ناو پارێزراوەکانی سوڵتانیەوە. بە داگیرکرانی ویلایەتەکانی دیاربەکر و مووسڵ تا لای هەولێر، شارە زوریش چوە ناو مەمالیشی پارێزراوە. اینجا کە وەزیری گەورە ئیبراهیم پاشا ڕەحمەتی خۆی لێبێ بڕیاریدا بچێتە سەر وڵاتی عەجەم و بۆ زستان لە حەڵەبی پارێزراو ئارامی گرت و بێگەبەگ هەواڵەکەی بیست نامەیەکی درێژی نووسی. تێیدا ڕوونی کردبووە کە ئەوان لە باوباپیریانەوە ئەهلی سوننەت و جەماعەت بوون. تا ئەو کاتە لە نێوان ئەوان و قزڵباشدا چەند جارێ شەڕ و پێکادان قەوماوە. نامەکەی بۆ گەیاندنی بە دەواازەی بەرز بە چۆخاکەیدا حەیدەرناو ڕەوانە کرد. چۆخا نامەکەی گەیاند و ئاستانەی بەرزی ماچ کرد. کە سوڵتان سلێمانی قانونی لەوە ئاگادار بوو کە بەندە بێگەبەگ تووشی چی بووە، عینایەتی سوڵتانی سەرڕێژی کرد، ئەحکامی شەریفی بۆ دەرکرد و باشترین چاودێری کرا و بە نامەی پڕ لە لوتف و بەزەیی سەربەرز کرا. سوڵتان سلێمان بە کوردستاندا تێپەڕێ. ئیبراهیم پاشای سامدار و سەنجین لە بەهاری ئەو ساڵەدا بەرە وڵاتی عەجەم چوو. لەشکری لە ئوجانی ئازەربایجانی نزیک تەورێز بەزاند و بەقەش ژمارەی ئەستێرە خێوەتی هەڵدا. کە ژاوەی سوڵتان سولەیمان خوا بەهەش بکاتە مەئوای و ڕەحمەتی خوای لێبێ و بیبەخشێ، ئۆجان بە هاتنی شەرەفاوی و لەشکری سەرکەوتوش بە لوتفی بوژایەوە. بەڵام زۆری نەخایان زستانی سەخت هات کە ژاوەش ناچار بوو بە شاخەکانی قەرەخاندا بەسەر ویلایەتەکانی هەمەدان و دینەوەردا بەرەو عێراقی عەرەبی بڕوە. لە کاتێکدا گەیشتنە ماهی دەشت تووشی سەرمای سەختی زستان و کەمی خۆراک و ئازوقە بوون. پیادەیەکی زۆری لەشکرەکە مردن، هەروەکو باربەرەکانی شیان تۆپین و ئەسپ و ئێسترەکانی عەرەبانەی تۆپەکانیان ڕائیکێشاوەستان. کێشەکە خرایە بەردەم سوڵتانی کامەران و چارەی لێپرسرا. فەرمانیدا تۆپەکان لە شاخی پشتەدا بشارنەوە و ئەگەر توانرا بیگێنە دەشت و بیهاونە ناو ئاوی قەرەس و عەرەبانەکانیش بسووتێنن بۆ ئەوەی نەکەونە دەست دوژمن.
سوڵتان هەر فەرمانێکیدا جێبەجێکرا. اینجا سوڵتان بەرەو بەغدا بزوت کە هێزەکانی گەیشتنە زەنگابادی سەر بە ویلایەتی بەغداد بە کلیلی قەڵای بەغدادی پێشوازی کرا. خۆشی لەشکری سەرکەوتووی داگر کە بە زووترین کات ئەچنە ناوی بۆ پەیداکردنی ئازوقا لە ڕووباری دیالە کە بە نۆڕی ناسراوە نزیک کەوتەوە. هەر کە چوونە ناو ئاوەکەوە وڵاغە شەکەتەکانیان نەقم بوون و زۆریان خنکان لە نێوان سوڵتان سلێمان و بێگەبەکدا. کە سوڵتانی گەورە بە تەمای بەسەربردنی پاژماوەی وەرزی زستان گەیشتە بەغداد و بە سام و شکۆوە لەوێ جێگیر بوو، پرسی کە چێ خاوەنی نزیکترین ویلایەتە لە شوێنی شاردنەوەی تۆپەکان. شارەزاکانی ناوچەکە وەڵامیاندایەوە ویلایەتی شارەزور لەو شوێنەوە نزیکە، حاکمەکەی شیناوی بێگەبەگە کە لە ئەهلی سونەت و جەماعەتە و لە شەڕ و دوژمنایەتیدا بووە لەگەڵ قزڵ باش. لە سەردەمی ڕابردوودا کەسانێکی ناردووە بۆ دەربڕینی بەندایەتی سوڵتان. سوڵتان فەرمانیدا چاوەشێ بە سوارەوە بنێرن پێی ڕابگەێنێ، کاتی خۆی دڵسۆزی و گوێڕایاڵیتان بۆ ئاستانی بەرز دەرکەوتووە. بەڵام مەرجی دڵسۆزی و گوێڕایاڵی ئەوەیە تۆپەکانی لە ڕێگە بەجێمان هێشتون بگەێنیتە بەغداد، بەوەش خزمەتەکانت بزر نابێ و ڕەنجەکانت بە فیڕۆ ناڕوا و بەزەی پاداشتی منیشت پێبڕێ. موسەڵا چاوەش ڕەحمەتی خوای لێبێ فەرمانی بەرزی گەیاندە بێگەبەک، بە فەرمانی هومایانی خۆشحاڵ بوو. دەست بەجێ زۆرابی برای لەگەڵ چاوەش باشی بە دیارێکی زۆرۆ نار بۆ دەواازەی دەوڵەت بۆ ئەوەی بە سوڵتان بڵێ بیستمان و گوێڕایاڵین، فەرمانی بەجێ ئەهێنین. با ئەو ڕێبەرانە بێن کە شوێنی شارنەوەی تۆپەکان لە ناو ڕووباردا ئازانن بۆ ئەوەی بەگیان و سەر ئەو خزمەتە بکەین. زۆرابی ناوبراو چوو بۆ ماچکردنی ئاستانەی بەرزی سوڵتانی و ڕاستپێرەکانی پێڕاگەیان. سوڵتان سوپاسی خوای کرد و بەستایشەوە دوعای خێر و سەرکەوتنی بۆ بێگەبەک کرد و دڵنەوایی زۆرابی سنجەقی میهرەوانی پێبەخشی. فەرمانی ناردنی ئەوانەیدا کە تۆپەکانیان لە ئاوەکەدا شارد بووە. لەگەڵ تاقمێ سایقی لێوەشاوی عەرەبانە لە ڕیکابی میردا بە دیاری شایەنەوە بۆ لای میر بێگەبەک. کە نێردراوەکان گەیشتن، بێگەبەک فەرمانیدا ئاسنگەر و دارتاشەکانی وڵات کۆبکرێنەوە بۆ ئەوەی عەرەبانەکان چاک بکەنەوە. هەروەها فەرمانیدا ژمارەی پێویست ئەسپ و ئێستر ئامادە بکرێن بۆ ڕاکێشانی عەرەبانە و تۆپەکان. لە کاتێکدا خەریکی ناردنی تۆپەکان بوون، چاوەشباشی گەیشت و فەرمانێکی پێبوو کە لەبەر ئەوەی من بە تەمای سەفەرم بۆ تەورێز بەسەر شارە زۆردا ئەبێ ئازوقە و ئالیک ئامادە بکرێ و بایەخ بە ناردنی تۆپەکان بدرێ بۆ بەغداد. لەسەر مەمالیک و خزمەتکارەکانیش پێویستە هاوڕێ لەگەڵ براکەت خەریکی ئامادەکردنی ئازوقە و پارێزگاری تۆپەکان بن تا بەهار. سوڵتان سلێمان دیسانەوە بە کوردستاندا تێپەڕێ. سوڵتان بەغدادی بە ڕێگەی داقوق و کەرکووکدا بەجێهێشت، بەناو دەربەندی ئیمانشادا تێپەڕی و گەیشتە دەشتی شارە زود. بەو ڕێگایەدا ڕائەبوور کە هەنگاوی ئەسکەندەری زوڵقەرنەینی تێدا نێژرا بوو. ڕۆژانی جەژنی قوربانی لە نزیک قەڵای قزڵجە بەسەر برد. خادیم سلێمان پاشا کە لە ویلایەتی میسرۆ هاتبوو، هەزاران مەمالیکی تایبەتی خاوەنتاجی زێڕین و مەناتقی زیوین و جلوبەرجی ئاوریشمین و سەربازی پڕچەک کە بە جوانترین جلڕازا بوونەوە بە سواری ئەسپە عەرەبیەوە لەگەڵ بوو. لەو کاتەدا دایانە پاڵ لەشکرگای لەشکری سەرکەوتوو لە شارە زود. زۆراب بە فەرمانی بێگەبەک بە دیاری و کلیلی قەڵاکانەوە هات و منزڵ بە منزڵ ئازوقە و ئالیشی پێویستی لەشکری دابی نەکرد و لەگەڵ پێشەنجی تیپەکانی سوڵتاندا بوو تا گەیشتنە باژێری مەراغەی سەر بە ئازەربایجان. ئەوسا هەموو جۆرە ڕیعایەت و ئەعزازی لە سوڵتان پێگەیشت. زۆراب بە فەرمانی سوڵتانی گوێلێگیراوەوە بۆ بێگەبەک دەربارەی گەیاندنی تۆپەکان بە بەغداد بە زووترین کات کە فەرمانی گوێلێگیرا و گەیشتە بێگەبەک. لەو کاتەدا ئەو لە زەنگابادی سەر بە ویلایەتی بەغداد بوو. چۆخا عوسمان پێشوازی لە تۆپەکان کرد کە سلێمان پاشای میری میرانی بەغداد بۆ ئەم ئیشەی ناردبوو. تۆپ و کەلوپەل و پێویستیەکانی تری لە بێگەبەک وەرگر بیگوێزێتەوە بۆ بەغداد. چەندین پیاوی کارامەی عەشیرەتەکانی خۆشی لەگەڵ نارد بۆ ئەوەی بە سەلامەتی بیگەێننە بەغداد. بێگەبەک گەڕایەوە شارە زور و بە چاوی بێدارەوە چاودێری هەواڵە نوێکانی سوڵتانی دەسەڵاتداریە کرد. لە جێخۆیدا جێگیر و ئەوەندەی توانی بووی پیاوی کۆ کرد بۆ و ئامادە بوو بۆ بەجێهێنانی هەر کارێکی پێی بسپێرایە. لەم کاتەدا زانی کە سوڵتانی بەتوانە بەشکۆ و سامەوە لە تەورێزەوە گەڕاوەتەوە بۆ نزیک بەرزی سەڵتەنەت، بێگەبەکیش بە هەموو پتێوی و پایداریەکەوە لە نیشتیمانەکەی خۆی دامایەوە، لە خۆی عەزەوەجەل ئەپاڕایەوە و ئاەتی ئەخوێند و نزای ئەکرد بۆ دەوامی سوڵتان و مانەوەی بەختیاری و ناوبەناویش دڵسۆزی و بەندایەتی خۆی نوێ ئەکردەوە. ئەویست نێردرا و ڕەوانە بکا بۆ دەواازەی بەرز جارێکی تر نیشاندانی بەندایەتی بۆ نوێ بکاتەوە، بەڵام نەڕێو شوێنی نیشاندانی بەندایەتی ئەزانی و نە شارەزای چۆنێتی دەربڕینی نەریتی ملکەچی و کەساسی بوو. ناردی بۆ لای حسێنبەجی داسنی والی هەولێر لەمڕۆ یارمەتی بدا.
حسێن بەگ کە زەعامەتی دیاربەکری بەدەستەوە بوو چۆخا مەجنونی نارد کە بەندەی چۆخا مەجنون هات بێگەبەگ ئیبراهیمی برای لەگەڵ نار تا ئەوەندەی ئەتوانن دیاری لەگەڵ خۆیان هەڵبگرن بۆ پێشکەشکردنی بە دەروازەی بەرز کە نێردراوەکان گەیشتنە ئاخچە قەلعا ئەوەی چاوەڕێن ئەکرا ڕوویدا. غازی خان کە پێشتر لە خزمەتی چۆقە سوڵتاندا بوو پەروەردەی ئەو لە بەردەستی ئەودا گەورە بوو بەڵام لایەنی شای بەردا بوو دابیە پاڵ دەروازەی بەرزی سوڵتانی نیوەی ویلایەتی بەغدادی بە پلەی میری میران درابووە. چۆقە سوڵتانیش خۆی لە سەردەمی سەڵتەنەتی شا ئیسماعیلی سەفەویدا حاکمی مەندەلیجین و دینەوەری دراوسی شارە زور بوو. لە بینی ئەمان و ئەواندا لە سۆنگەی غیرەتی قەومایەتی و دینیەوە و بۆ پاراستنی هەژاران و بێنەوایان شەڕ و شۆڕی زۆر قەوما بوو شوێنەواری کینە و دوژمنایەتیان لە ناوداما بوو. غازی خان تاقمێ لە پیاوەکانی خۆی بە دووی نێردراوەکاندا ئیبراهیم و چۆخا مەجنونی نارد لە ئاخچە قەلعا کتوپڕ هەڵیان کوتایە سەریان چۆخاکەی بێگەبەگ حسێن ناو چۆخا مەجنون و چەند کەسێکی تریان لێکوشتن. ئیبراهیم بە عینایەتی مولکی قەدیم لەم چورتمە ڕزگاری بوو هەڵات بۆ هەولێر پاش دوو ڕۆژ ڕۆیشتن گەیشتە پێشگای حسێن بەگ ئەوەی لێ قەوما بوو بە درێژی بۆی جێڕایەوە. لە کاتێکدا خەریکی ئەوە بوون بێگەبەگ لەوە ئاگادار بکەن کە نێردراوەکان چیان لێ بەسەر هاتووە غازیخانی ناوبرا و چۆخاکەی ئەنێریە بۆ بەر دەروازەی بەرز بۆ ئەوەی بڵێ ویلایەتی شارە زۆر شایستەی ئەوەیە ببێتە بارەگای میری میرانێ ئەگەر هیممەت بکەیت و هێزێکی لەشکر بدرێ بە بەندا فەتحی ویلایەت کارێکی ئاسانە. بەم جۆرە نامەکەی غازیخان بوو بەهۆی دەرچوونی فەرمانی هومایانی شەریف بۆ لەشکرەکانی دیاربەکر و مەرعەش و شام و حەڵەب کە پشتیوانی سلێمان پاشای میری میرانی بەغداد بکەن بۆ پەلاماردانی شارە زۆر. سلێمان پاشا بوو ئەوەی لە مەسەلەی لەشکرکێشیدا بۆ سەر شارە زۆر سەر لە بێگەبەگ بشێوێنێ نامەیەکی بۆ نووسی کەوا ئەچێ بۆ سەر جەزائیر. بێگەبەگ وەڵامی دایەوە نامەکەی بە پیاویکی خۆیدا بۆ نار تێدا نووسی بووی ئەگەر فەرمان بدەن هێزێکتان بەسەرکردایەتی ئیبراهیمی برامدا بۆ ئەنێرم. سلێمان پاشا وەڵامی دایەوە پێویست ناکە کەس بنێری خەریکی کۆکردنەوەی دەنگ و باسی قزڵ باش بە. لە کاتێکدا بێگەبەگ لە دڵسۆزیدا پایەدار و بەدڵێکی پڕ لە سۆزیەوە لە خۆی عەزەوەجەل ئەپاڕایەوە کە لەشکری بە زووی سەرکەوێ هەندێک لە هەژارانی ڕایەتی هەواڵیان بۆ هێنا لەشکرێ بەقەی ژمارەی ئەستێرە هاتوونەتە ناو سنووری شارەزور و قەڵای حۆرینیان گرتووە. بێگەبەگ دەست بەجێ کۆخاکەی بەنامەیە کۆنار دەلای سەرداری سوپای سەرکەوتو و سلێمان پاشا. چ خیانەتێ لەم بەندە دڵسۆزە دەرکەوتووە تا لەشکر بنێرن بۆ ئازاردانی. ئەگەر قەڵاکانتان ئەوێ ئەوە بەندە و هەرچیەکی هەیەی هی گەورەمانە من کە بەندایەتی خۆمم بۆ سوڵتان ڕاگەیاندووە نرخی قەڵاکان چییە؟ ئەگەر سوڵتان بەندایەتی من قوبوڵ ناکاو قەڵاکانمی ئەوێ کلیلی قەڵاکانی بە بەندایەتی خۆمەوە پێشکەش بێ. پاشای ناوبراو سوێندی گەورەی بەخوا خوارد کە دەستی ئەو لەم هێرشەدا نەبووە بەڵکو ئەمە ئەنجامی نامەی غازی خان بووە. ئەو هیچ گومانێکی لەسەر ڕاستی و ڕازگۆیی ئەم نییە. بۆ نیشاندانی دۆستایەتی بێگەبەگ کلیلی قەڵاکانی و دیاریەکی زۆری بەم بەندەیەدا بۆ پاشای ناوبراو نار کە کلیل و دیارەکان گەیشتن پاشا لەسەر ڕاستی دڵنیا بوو فەرمانی بڵاوپێکردنی سەربازەکانی دا و ئەم بەندەی سەر ڕایکەمی تەمەنی لای خۆی بە بارمتە گلدایەوە.